مؤسسة بخشين الخيرية لكفالة أهالي ولأيتام فلسطين. وبحب أشكر مؤسسة بخشين الخيرية المتبرعة في هاي العملية. أشكركم جميعا وأشكر مؤسسة بخشين، وبارك الله فيكم. من مؤسسة بخشين الخيرية قدمت لك هذه الهدية وقدمت لك هذا المظروف لإلك عشان أنت رجل طيب وتستاهل كل خير. شكرا لمؤسسة بخشين الخيرية لأنهم جابوا لنا خبز. نشكر مؤسسة بخشين على دعمها لعملية إجراء اللوز واللحمية لابني محمد، وبارك الله فيكم على جهودكم. أتوجه بشكري لمؤسسة بخشين على مساعدتها وعلى ما قدمته للبطلتين نصف وحنان. ألف شكر للمؤسسة، نتمنى منكم الاستمرار في الكفالة. ألف شكر لمؤسسة بخشين الخيرية، نتمنى منكم أنه تستمروا في مساعدة أطفالنا الأيتام. تفضلي. هدية مقدمة من مؤسسة بخشين الخيرية وأهلنا من كردستان العراق إن شاء الله. شكرا بخشين، شكرا أحفاد صلاح الدين الأيوبي. بسم الله والحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله ومن والاه. أما بعد، براني بريز وخشكاني بريزم قتابياني قرآن وقتابياني مزقوت أمر واجبيكي وقت هاتوتا بيشو أوي جبريتي لە پشتیوانی ئەو برا ڕەش و ڕوتانەمان ئەو خوشکانەمان کە ئێستا خۆیان و ڕۆڵە و ماڵ و منداڵیان لەژێر دار و بەرد و سەب و ئاستنی بردومانی یەهودن کە بەشایەتی خوای پەروەردگار ئەمانە لتجدن أشد الناس عداوة للذين آمنوا اليهود والذين أشركوا. ئالەم ڕۆژە واجبی وەختی مسلمانە کە ئەوەنەی کە پێی ئەکرێ لەگەڵ یابێت بەدەستی بە پارەی بە باخەڵی بە دوعای بە نووسینی بە کۆبوونەوەی بە وتاری بە قنوتی. بۆیە ئینسانی مسلمان کە خوای پەروەردگار عەزە وەجەل فەرمێ وجاهدوا بأموالكم وأنفسكم في سبيل الله ذلكم خير لكم إن كنتم تعلمون. خوای پەروەردگار عەزە وەجەل فەرمێ تێبکۆشن لە پێناوی خوای پەروەردگار بە ماڵتان و بە نەفستان لە پێناوی خوای پەروەردگارەوە بۆ ئێوە خێرتر ئەگەر بزانن. کەوابوو خوای پەروەردگارە بینی لەم ئاەتە جیهادی ماڵی پێش جیهادی نەفس خستووە زانایانە فەرمون هەندێک جار ئەوەی کە بە ماڵ ئەکرێ بە نەفس ناکرێت. پێغەمبەری ئازیزە فەرمێ صلی الله عليه وسلم تێبکۆشن بە نەفستان بە ماڵتان بە زبانتان. زانایانە فەرمون ئەو کەسانەی کە هەرسیانی تیان کۆ بۆ تۆ ئەوە خێرێکە لە خواوە ڕووی تێکردوون، بەڵام ئەگەر نا ئینسان ئەتوانێ کەسانی هەن تەنها ئەتوانن بە ماڵیان لە پێناوی خوای گەورەیە تێبکۆشن کەسانێک ئەتوانن بە ماڵیان و بە زبانیشان بە دوعایان بە وتاریان بە نووسینیان. بۆیە ئەمە تەنها ئەوە نییە بڵێم کاکە بۆ ئەوان خێر بێ، بۆ قیامەتی خۆمان و بۆ دنیاشمان ئەمە خێرە، بۆ چونکە کێ ئەوێ بەهەشت بکرێت. خوای پەروەردگار عەزە وەجەل فەرمێت إن الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم بأن لهم الجنة. بەشێک لە کڕینی جەنەت بریتە لەوەی کە ماڵی خۆمان بفرۆشینە خوای پەروەردگار عەزە وەجەل. کێ ئەوێ لە ڕۆژی قیامەتە لەژێر سێبەری عەرشی ڕەب العالەمین ئابێ پێغەمبەری خوا ئەفەرمێ بە دەستی ڕاستی ببەخشێت دەستی چەپی ئاگای لێ نەبێت. کێ ئەوێت کە نەخۆشە نەبووە بێماڵە بێخانووە لە ئێش و ئازار و کێشەیەکە کە نەخۆشیەکەی دکتۆر بێ ئومێدی کردووە، ڕەسوڵ الله فەرمێ داو مەرضاکم بالصەدەقەتی، تەداوی چارەسەری نەخۆشەکانتان بکەن بە بەخشین. کەوا بوو ئینسان هیچ بە کەس کەم نەزانێ. مناڵەکانمان ڕابێنی بڵێم کوڕەکەم ئەگەر چی لە هەفتەیەکیشە 1000 دینارێکت ئەدەمێ بەشێکی دانێ بۆ ئەو برا و خوشکانت کە جگە لە دەرگای خوای پەروەردگار هەموو دەرگایەکیان لێدا خراوە، هەمویان چی نەوعی سەدەقە و خێرەیە، زەکات ئەڵێ، پارە ئەبڵێ، خێر ئەڵێ، نەذر ئەڵێ، هەمووی ئەمانە شمولیانەکە ئەمڕۆ لە بەرەوەی هەژارن، نەبوون، نەخۆشن، بێکەسن و مجاهدن ڕوبەڕووی دوژمن بوونەتەوە. بۆیە پێغەمبەری خوا فەرمێ خۆتان لە ئاگری جەهەنم بپارێزن ئەگەر بە لەتە خوورمایەکیشە بێ. کەوا بوو لەتە خوورمایە لە میزانی خوای گەورە زۆر زۆرە. پاشان ئەمە ئەو وەلا و بەڕائەیە ئەو پشتیوانیەیە کە ئینسانی مسلمان بەرامبەر برا و خوشکی ئەیکات. هەر کاتێ برایەک خوشکێکی مسلمان هەتکی عرضی کرا، ئەو کاتەی کە هەتک کرا کەسێک بتوانێت لەو شوێنە سەری خات
ئەگەر نەیکات ئەوە لەو شوێنەی پێویستی پێێتی خوای گەورە سەری ناخات. ئەمانە لە زیندان و ناڕەحەتی و هەموو ناڕەحەتیەکانی ژیان هاتۆتە سەریان بە هەتکردن بە لێدان بە کوشتن بە زیندان بە دەربەدەریکردن. بۆیە بەڕاستی ئەمە چەنەها ئاەت و فەرموودە ئەیگرێتەوە کێ ئەوێ قەرز ببەخشێتە خوای پەروەردگار، کێ ئەوێ 1 بە 700 ماڵەکەی زیاد کات، کێ ئەوێت دە فەقیری ڕزگاری بێت. پێغەمبەری ئایزە فەرمی صلی الله عليه وسلم 2 مەلائیکەدا ئەبەزێت هەموو ڕۆژێ، یەکیان ئەڵێ خوایە بیبەخشە بەو کەسانەی ئەبەخشن، یەکیانە فەرمی خوایە بیگرۆ تەلەف خەرە ماڵی ئەو کەسەی کە نایبەخشێت. کەوا بوو هەر بۆ دنیامان بۆ قیامەتمان پێشەوەی خوای پەروەردگارە فەرمی کەسانیان ئەگەر کاتێک لە بمرن داواکەن لە خوایەگیان ئەجەلمان کەمێ دواکەوتایە بۆی سەدەقە بکەین، یعنی ئەوەنە لە ڕۆژی قیامەتە سەدەقە لە میزانە قورسە. بۆیە لە کۆتاییشە ئەڵێم ئەمە واجبی ئێمەیە لەسەرمانە، ئەمە برامانن خوشکمانن، لا ئیلاهە ئیلا الله کۆی کردوینەتۆ. مسلمان بەرامبەر نارانی ئیسلام هەر کەسێک بوو، ئینسان مسلمان سەلەفی بوو، ئەشعەری بوو، مەدخەلی بوو، سۆفی بوو، لە بەرامبەر یەهود مسلمان لا ئیلاهە ئیلا اللهکەی کۆی ئەکاتەوە، قودس کۆی ئەکاتەوە و پشتیوانی مسلمانان کۆمان ئەکاتەوە. واجبێکی وەختە ئەمڕۆ هەیە لەوە چێ سبەی نەمێنێت. ئەم بەشە هەم بۆ دنیامان بۆ قیامەتمان بۆ چارەسەری کێشەکانمان داواکارم لە خوای پەروەردگار خوای یارمەتی دەرماندا لەگەڵ برایانی مسلمانە بین بەو ئومێدەی خوای پەروەردگار لە دنیا و لە ئاخرەتە لەگەڵمانە بێت. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك. والسلام عليكم ورحمة الله وبركاته. بەناوی خوای گەورە و میهرەبان، ئێمە لە دەستگای خێرخوازی بەخشین هەر لە سەرەتایی دروستبوونی پشێ و ئاڵۆزیەکانی کەرتی غەزەوە لە سەرەتای هێرشە دڕندان و نامرۆڤەکانی جوولەکە و بۆ سەر هاوڵاتیانی سڤیل و مەدەنی لە کەرتی غەزە کەمپینمان ڕاگەیان، هەڵمەتمان ڕاگەیان بۆ کۆکردنەوەی هاوکاری بۆ لێقەوماوانی کەرتی غەزە و بەردەوامیش بووین. زۆرێک لەو هاوکاریانەمان گەیاندۆتە کەرتی غەزە، هاوکاری جۆرا و جۆر لە دابینکردنی خواردن، لە دابینکردنی خێمە، جلوبەرگ، پێداویستی پزیشکی، دروستکردنی نەخۆشخانە، دروستکردنی مزگەوت و شوێن نوێش، جۆرە هاوکاریمان پێگەیاندون و لە ئێستاشدا کە هاوکاریەکان زیاتر پێویستن بەهۆی داخستنی کەرتی دەرچەکانی کەرتی غەزەوە، ئەو مەعمەرانەی کە لێوەی خواردن ئەچێتە ناو کەرتی غەزەوە، گرانی و ناڕەحەتێکی زۆری بۆ هاوڵاتیانی مەدەنی دروست کردووە. بۆیە لەم پێناوەشدا ئێمە بەردەوامین لە هەڵمەت و کەمپینەکەمان بۆ کۆکردنەوە و گەیاندنی هاوکاری بە دەستێکی ئەمانەتەوە کە بەخشین هەمیشە دەستێکی ئەمین بووە لە نێوان خێرخوازان و کەسانی شایستەیە. لەم پێناوەشدا ئێمە کەمپینمان ڕاگەیاندەوە بۆ کۆکردنەوە و گەیاندنی هاوکاری جۆرا و جۆر کە لە ئێستای زۆر پێویستیان پێێتی لە ڕووی دابینکردنی خواردنەوە، دابینکردنی نان، دابینکردنی ئاوش، دابینکردنی خێمە و شوێن حەوانەوە و دابینکردنی پێداویستی پزیشکی. هەڵبەت ئەم بابەتانە لە ناوکەرتی غەزەیە وجودیان هەیە کە ئێمە دابینی بکەین، بەس بەهۆی داخستنی مەعبەرەکانەوە، دەرچەکانەوە، دەواازە سنووریەکانەوە نرخەکانیان زۆر گران بووە، خەڵکی وێ دەرەقەت نایەن و ئەوە نزیکی ساڵ و نیوێکی شەل لەژێر ئابلوقەیەکی زۆردان لە شەردان کار و کەسابەت نەماوە، موچە نییە، داهاتیان هیچ نییە. ڕەنگە بڵێم زۆرینەی خەڵکی ئەو ناوچەیە لەسەر هاوکاری خێرخوازان ئەژین، بەردەوام پێویستیان بۆیە کە خێرخوازان هاوکاریان بکەن، خواردنیان بۆ دابین بکەن، کەلوپەلی پێداویستیان بۆ دابین بکەن تا ژیانیان بەردەوام بێ. لەبەرەوەی هیچ بڕەپارەیەکیان نییە خۆیان، هیچ کار و کەسابەتێکیان نییە، هیچ موچە و داهاتێکیان نییە، بەهۆی ئەو شەڕەی کە ساڵ و نیوێ کە سەپێنراوە بەسەریانە. بۆیە بەڕاستی ئێمە داواکارین و چاوەڕوانیمان هەیە لە خێرخوازانی ناوخۆ و دەرەوەی وڵاتیش بێن بەدەم کەمپینەکەمانەوە تا کەمپینەکەمان سەرکەوتوو بێت تا زۆرترین کەسی خەڵکی ناوکەرتی غەزە سوودمەند بێت لەو هاوکاریانەی کە ئێمە پیانەکەین. سەبارەت بە گەیاندنی هاوکاریەکانی ئێمە بە کەرتی غەزە بە دڵنیاییەوە ئێمە دڵنیایی ئەدەین بە خێرخوازان بەو کەسانی هاوکاری پرۆژەکانی ئێماکەین کە ئێمە هاوکاریەکان ئەگەیێنین. هاوکاریەکان چۆن ئەگەیێنین؟ ئێمە پارە دەنێرین بۆ ناو کەرتی غەزە، شێواز و ئەپی جۆرا و جۆر هەیە
کە ئێمە لە ڕێی ئەوە پارە حواڵاکەین بۆ ناو کارتی غەزە بۆ ئەو کەسانەی کە لەوێ نوێنەری ئێمە خەڵکانی سیقەن خەڵکە دەستێکی پاک و ئەمینن ئێمە تاقیمان کردوونەتەوە پارەکە حواڵاکەین بۆیە پارەکە لەوێ پێیان ئەگا لە ڕێی سیستەمی بانقی و ئەپی ناو مۆبایل و ئەو بابەتانە شێوازی جۆراوجۆر هەیە بۆ گەیاندنی پارەکە سەبارەت بە خواردن و کەلوپەلیش بەردەوام ڕێگەی قاچاق هەر هەیە لە هەموو دنیاە لە ڕێک قاچاخەوە خواردن و کەلوپەل داخل بە کەرتی غەزە ئەکرێ هەندێکیش ڕەنگە جوولەکە ئاگای لێبێ و بەرپرسە جوولەکەکانیش مستەفید بن سوودمەند بن لەم قاچاقچێتیە بۆیە کەلوپەلەکان ئەچنە ناو کەرتی غەزە و پارەکانیش حواڵاکرێ بۆ ئەوێ بەم پارەیە کە ئێمە حواڵەمان کردو ئەو کەلوپەلە کردرێ کە داخل کراوە بە کەرتی غەزە براوەتە ناو کەرتی غەزەوە بەڵام بابەتەکە ئەوەیە پێش شەڕ فەردەیەک ئاردی 25 کیلۆیی بە $10 بوو ئێستا بە $130 ئەو کات بە $10 ئەیانتوانی بیکڕن کار و کەسابەت هەبوو ئێستا $130 هەم بڕەکەی دەقات و زیاتریش گران بووە هەم پارەشیان پێنیە بیکردن بۆ ئەگەرێکێک پارەیان بۆ دابینکەوان ئاردەکە توانن بکردن و ئاردەکە بکەن بەنان و دابەشیکەن بۆیە هەم پارەکان ئەگاتە ئەوێ هەم کەلوپەلیش لەوێ هەیە کە بتوانن بیکردن و پێداویستی ڕۆژانیانی پێدابین بکەن.